هەمیشە ئاماژەمان بۆ کردووە بە خۆشحالەوە بەشێک لەو فیلمانی کە بەرهەمە ئێنرێن زۆر جار هەیە چانسی ئەویان ئەبێت کە لە فستیڤالە نێودەوڵەتی جیهانیەکانیشا بتوانن بەشدار بن و کێوەرکێ بکەن یاخود نمایش بکرێن و ببنە خاوەنی خەڵاتەکان. لە ئێستا فیلمی گێتینگ باک کێکێکا لەو فیلمانی بەرهەم هێنراوە و توانیوێتی خەڵاتی باشترین دەرهێنەر لە وڵاتی هندستان ببات لە نێو فستیڤاڵی چاوی هەڵۆیە کە بۆ فیلم بووە و بەشێک لە فیلمە جیهانیەکان بەشداریان تیا کردو بە خۆشحاڵیەوە فیلمە کوردیا کە تەواوی کەسێکی بڵین کورد بەرهەمیان هێناوە توانیوێتی کە خەڵاتی باشترین دەرهێنان ببات. گفتگۆکەم لەسەر فستیڤالەکە وەروا وەرگرتنی خەڵاتەکە لەگەڵ زۆر بەڕێز کاخدر محەممەد کە بەڕێزیان دەرهێنن و ئێستا ڕاستە خۆ لەگەڵ من. کاخدر سلااوت لێبێ ئەم کاتت باش بێ. سڵاو لە ئێوە بە هیوان باش بن. سواز بۆ کورسات، سواز بۆ ستافی کورد مەگەزین کە بەردەوام لە کاتی بەرهەمیناندا تاوەکو کۆتایی فستیڤاڵەکانی ئێستاشمان کە فیلمەکە ڕۆشتووە لەگەڵمان بووە. سواز بۆ ئێوە دووبارە. سپاس بۆ تۆ کاخدر. بەم خۆشە بزانم تا چەند گرنگ بوو بەشداریکردنی فیلمی گێتینگ باک بۆ ئەوەی کە بچێتە جەرەوەی کوردستان و بتوانێت کێوەرکێ بکات و خەڵات بباتەوە لە وڵاتی هندستان. دروستە ئەوەی گرنگ بوو بەلای ئێمەوە چونە دەری ئەو فیلمم بۆ فستیڤاڵە جیهانیەکان و پلانی سەرەکیمان بوو چکە کارمان کردبوو لەسەر کللتوری کوردی و گرفتانەی کە ئێستا لە ناو کۆمەلگای کوردیدا ڕوبەروی کۆمەلگاکە دەبێتەوە. هەدەفی سەرەکیمانەوە بوو غەرب کاریگەری غەرب لەسەر شەڕقوەتە بە تایبەت تاکی کوردی و کۆمەلگای کوردی بۆیە زەرور بوو بەقەت ئەوەی کە لامان گرنگ بوو بینەری کوردیان فستیڤاڵی کوردی فیلمەکە بەشدار بێت لە ناویدا بینەری کوردی بێتە بینەری فیلمەکە ئەوەندە گرنگ بوو بەلامانەوە کە دنیاش فیلمەکەی ئێمە کوتە فیلمەکەی ئێمە ببینێت بۆی بتوانین پامی خۆمان بگەێنین بە ئەوان و بشتوانین موزەتێک لە کاری سینەمایی یان ئەو جۆرە کارانەیە و فیلم سازانی کە بەرهەمی دێنن لە هەرێم بە تایبەت چۆنێتی کارکردمان نیشانی ئەوانیش بدەینەوەش گرنگ بوو بەنسبەت ئێمەوە. بەڵێ کاخدر ئەگەر باسێک لە فیلمەکە بکەین فیلمەکە باسی لە چیە کرد و ماوەی چەندێک بەرهەم هێنرا کێنووسەری فیلمەکەی کە سیناریۆی بۆ داناوە؟ دیارە سیناریۆی کارەکە لەلایەن برای عەزیزم کاکە ئامەز ئامینەوە کاری سیناریۆی بۆ کرابوو. لە کۆتاییەکانی 2019 ئێمە توانیمان لە خۆناغی پرۆداکشندا بوونی لە کۆتایی 2019دا توانیمان فیلمەکە خێنە خۆناغی ترەوە کە خۆناغی پەخش بوو. بۆیە 2000 سیناریۆی کارەکەشمان کارکردن بوو لەسەر ئەوەی کە نووسەر خواستی ئەو بوو کە کاری کردبوو لەسەر دوو دنیای جیاوازی ئێستامان بۆ نمونە تاکی کوردی کاتێک ڕوبەڕووی لە چیرۆکەکەداوە دروست بوو تاکێکی کورتی بە نمونەمان هێنابەوە کە کار دەکات لە ڕابردوودا چۆن ژیانی کردووە چۆن لەگەڵ سرویدا هەڵکراوە و چۆن توانیوێتی لەگەڵ ئەو بیئەی کە هەیە لە دەوروبەریدا هەڵ بکاتەوە. ئێستاش لە کاتێکدا کە هێرشی تەکنەلۆژیا و کۆمەڵێک ئامێری تەکنەلۆژیای سەردەمی هەیەوە لە هەموو ڕوەکانەوە کە ڕوبەڕووی تاکی کوردی بۆ تۆ چۆن دەتوانین مامەڵە بکە لەگەڵیان کامەڕێگا تەندروستە بۆ بتوانین مامەڵە لەگەڵ بکە. دوجاریش بینەرمان خزبۆ بەر ئەوەی کە خۆی لەگەڵ ئێمە دەمانویست جۆرێک لە ئەفراندن کە ئەوەندەی کە بێتە دادۆر بەسەر فیلمەکەەوە خۆی بڕیاردەر بێت کە لە کام بەشەی ژیان دەتوانێت هەڵبژێرت بۆی بتوانێت ژیان بە شێوە تەندروستەکەی بەڕێ بکات و بتوان لەگەڵ کامیان هەڵدەکە. ئەوە چیرۆکی سەرەکی بیرۆکەی سەرەکی فیلمەکە بوو. دەستان خۆش بێت ترێلەری فیلمەکە ئامادەیە لەگەڵ بینەرانان پێکەوە سەریەکەین و ئەگەڕێمە لای پرسیارەکان.
دەستان خۆش بێکا خەدەر پێم خۆشە بزانم چۆن ئەم فیلمە چانسی هەبوو بچێتە دەرەوەی کوردستان و بەشداری لە نێو ئەم فستیڤالێ بکە و کێبڕکێ بکات. زۆربەی فیلمسازان ئەکاونتی تایبەتی خۆیانەیە کاتێک کە بەرهەمێک دروست دەکەن لە فیلم فریوەی ئەکاونتێکی تایبەتە تۆ بەرهەمەکەی خۆت دەخیتە ئێوە کۆمەڵێک فستیڤال هەیە تۆ دەتوانانی تەقدیم بکەی بۆی کە بتانی بگەی بۆی کە دەتەوێت کۆمەڵێک وڵاتی ئێمە هەمیشە لامان گرنگن بە بەیاخن بۆی کە بتوانین فستیڤالەکانیان کۆمەڵێک فستیڤال هەیە لامان بە بەیاخن کە فیلمەکانمان بگەنە ئەوێ دوجار دوای ئەوەی کە فیلمەکەمان سەبمیت کرد بوو لە ئەوێ جوابیەوەمان بۆ گەڕاوە کە ئێمە لە ناو 300 فیلم چانسیەوەمان هەیە بتوانێکی بین لە فیلمانێک کە لە فستیڤالەکە نمایش بکرێت دوجار دوای ئەوە بۆ نمونەکە و فستیڤاڵیان کە باسی دەکەین دوجار چەند فیلمێک مایەوە کە بۆی کێبڕکیان دەکرد لەسەر خەڵاتی باشترین فیلمیان باشترین دەهێنانیانەوە تا دوجار کۆتا ڕۆژی فستیڤاڵ دراگەیەندرا کە خەڵاتی باشترین دەهێنان بۆ فیلمی گێتینگ باک بوو و کۆمەڵێک فستیڤاڵی تریش وە کۆمەڵێک خەڵاتی تریشکە لە پێشوو هەر بەو فیلمە توانیمانە بەدەستی بێنین بەڵام دوجار لە ئەوێ شتێک دەور دەبینێت کە بەداخەوە بە تایبەت فیلمسازانی کورد زۆر باش ناتوانن پێی بوێرن ئەگەر نادەتوانن فستیڤاڵەکان باشتر بچێتە فیلمەکانیان بچێتە فستیڤاڵە گەورەکانیشەوە بەڵام لێژ بەداخەوە کە گرفتی مادی تۆزێک لەو ناو ئەکاونتی فریوەیش دەبێتە بەربەستێک بۆ ئێمە بۆی بتوانین تێی بپەڕێنین چکە زۆر فیلم هەیە سۆ فستیڤاڵ هەیە دەتوانی بەبێ ئەوی ئیمکانێتێکی مادی باش ناتوانانی فیلمەکە بنێری بوویان بەڵام بەشی ئێمەش ئەوە هەیە کە بتوانین فیلمەکەمان بەقەت خۆی بتوانێت بچێتە کۆمەڵێک فستیڤاڵە و چانسی وە شتەیە کە تا چەند بەرهەمەکەت باشە و لیژنەی داوەران لیژنەی ژووری ئەوانە دەتوانن حکومکەن بەسەر ئەم فیلمە کاخدر تەنها چانسی ئەوەیە بێت لە فستیڤالەکانە بەشدار بێت یاخۆت بینەری کوردی چانسەوەیانە بێت کە بیبینن لەنێو فستیڤالەکانی ناوخۆی کوردستانە. بەڵێ ئێمە لە هەرێک لە فستیڤالەکانی کوردی گشت فستیڤالەکان دەتوانم بڵێم توانیمانە نمایشی بکەین وەرگیراوە و نمایش کراوە و لە فستیڤالە عێراقیەکان و تاوەکو ساڵی ڕابردوو لە فستیڤاڵی واسەتوانی مان خەڵاتی باشترین فیلمی عێراق بەدەستبێنین بۆ گێتینگ باک لە فستیڤاڵی دوهۆک توانیمانە نمایشی بکەین ساڵی 2020 لە فستیڤاڵی سلێمانی فیلمەکەمان نمایش کردووە لە کەرکووک لە دیداری سینەمای کەرکووک هەر نمایشمان کردووە و لە هەولێریش لە سینەمای فستیڤاڵی تیرۆر توانیمانە فیلمەکەمان نمایشکەین گشت فستیڤاڵە کوردەکانمان پێم وابێ بەسەر کردوێتەوە سپاس بۆ ئەوانیش کە دەرگایەکان واڵا کردوێتەوە بۆ فیلمەکەی ئێمە بەو هیوایم کە ئەو خەڵاتەش گرروتینێکی زیاتر بێ بۆ ئایندەی کارکردنی ئێوە لە بواری سینەمایە سوپاس بۆ بەڕێز خەدەر محەممەد دەرهێنەر کا لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت بە هیوای کاری باشتر و کاری جوانتر.